دوایی بێنەوبەردەیەکی زۆر جارێکی دیکە نوێنەرانی پارتی و یەکێتی لەژێر ناوی حکوومەتی هەرێمدا لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ بەرپرسانی حکوومەتی فیدراڵی دانیشتنەوە و ئەم جارەش مژدەی ڕێکەوتنێکی نوێ و بەڵێنی پابەندبوون بە یاسای بودجە و بڕیارەکانی دادگای فیدراڵیەوە بە گوێی خەڵکدا دەدەن. ماوەی 11 ساڵە خەڵکی هەرێمی کوردستان خراونەتە چەرمەسەری و تەنگەژەیەکی بێپێشینەوە لە دایکبووانی دوای ساڵی 2000 تام و بۆی گرانی نەوەتەکانیان چەشتووە. ئاماری دادگاکان باس لە بەرزبوونەوەی ڕێژەی جیابوونەوە دەکەن و هۆشداری لە هەڵوەشانەوەی خێزانەکان دەدەن. دەیان کەس بەهۆی قەیرانی دارایی و قەرزاریەوە خۆیان کوشت. هەزاران کارگە و کۆمپانیا و بزنس داخران و سەدان کەس مایە پوچبوونی خۆیان ڕاگەیاند. ئایا نەدەکرا ئەم ڕێکەوتنەی ئێستا 11 ساڵ پێشتر بکرێت و هیچ کام لەم شتانە ڕوو نەدات؟ لەم 11 ساڵەی ڕابردوودا سەدان شاند ڕۆشتن و گەڕانەوە هاتن و چوون، بەڵام گیرفانی موچەخۆران هەر بە چۆڵی مایەوە و بازاڕی هەرێمیش قەت سەقامگیری بەخۆیەوە نەبینی. دەسەڵاتێک لە ماوەی 11 ساڵدا پلانی تێپەڕاندنی دۆخی چەقبەستووی نەبێت 111 ساڵی دیکەش لەمە زیاتری پێ ناکرێت. ئەوەی جێی سەرنجە هەرێمی کوردستان ئێستا لە لاواسترین دۆخی خۆیدایە و لەم کاتەدا پارتی و یەکێتی لەگەڵ بەغداد ڕێک دەکەون. لە کاتێکدا ساڵانی ڕابردوو پێگە و سەنگی قەواری هەرێم زۆر لە ئێستا بەهێزتر و پچەوتر بوو. ئەگەر ڕێک بکەوتنایە ئەوە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان زۆر لە ئێستا زیاتر و بەرهەمدارتر دەبوو. بەرپرسانی هەرێم و بەغداد جەخت لەوە دەکەنەوە پێویستە بابەتی موچە لە ململانەی سیاسی دوور بکەوێتەوە، بەڵام موچە بە سیاسی کراوە و کەسیش خۆی لێ ناکاتە خاوەنی. ئەوەی جێی سەرنجە لە ململانەی نێوان ئەم دوو لایەنەدا تەنیا موچەخۆر و کاسبکاران دەبنە قوربانی. چالاکان و کەسایەتیەکانی ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستان چەندین جار داوای ئەوەیان کردووە لە کاتێکدا کە هەرێم پابەندی ڕێککەوتنەکان نابێت و پابەندیەکانی خۆی جێبەجێ ناکات، پێویستە عێراق سزایی بەرپرسان بدات، گەشتیان لێ قەدەغە بکات و پارە و سامانیان بلۆک بکات، نەک جارێکی دیکە یەخەی فەرمانبەر و خانەنشینانی بێتاوانی هەرێمی کوردستان بگرێت و باجەکەی بەوان بدات. هاوڵاتیان داوا دەکەن لە هەر ڕێکەوتنێکی نێوان هەرێم و بەغداد پێویستە بابەتی ژیان و گوزەرانی خەڵک سەنگی مەحەک و سەنتەر بێت، نەک بە گۆڕانی دۆخ و هەر بەرز و نزمیەکی لایەنی ئابووری و سیاسی وەرسیکردنی خەڵک ببێتە ئامانج و دواتر خەڵکی کوردستان باجەکەی بدات. وەرە دووە بەرەبە دوو دەبە و دوو دەبە